گفتوگوێن پرس و بەس بابەتاکەین لەگەڵ بەڕێز کاکچی عالیار ڕۆژنامەنووس لە ستۆکۆڵمەوە لەگەڵمانە. کاکچی سڵاو لێبێم کاتت باش، سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان. ڕەوش ئێران چۆن دەبینی؟ ئایا ئەو ڕێکەوتانەی کە باز دەکرێت سەر پێ دەکەون؟ وێڕای سڵاو بۆ جەناب کاک ڕانکو بینیرانی بەڕێزی کورد سات. ئەگەر لەبیرمان بێ و کێشەی ئێران و ئەمریکا کێشەیەکی 37 ساڵەیە، نزیک بە نیو سەدا کێشەیە. بۆیە هەر لەو دەورانەی پێشوودا لەو ماوەی 1 ساڵی ڕابردوودا ئەوە بۆ جاری چەندومە دەیان جارەکە ڕێکەوتن دەکرێت ئیمتیاز دەدرێ بە ئێران. تەنانەت جاری پێشەکە لە بیرمان بێ باسی وە دەکرا کە 300 ملیارد دلار پوڵ و پارە بدەن بە ئێران، بەڵام دیتمان کە ئێران پێی پێبەن نەبوو و هاوکات لەگەڵ ئەوە هێرشی کردە سەر کەشتیەکان و دورگەی هورموزی تەنگەی هورموزی نائارام کردەوە جارێکی دیکە. بۆیە بە بڕای من ئەوە ناتوانانی ڕێککەوتنی لێبنی، ناتوانانی کۆتایی ئەو کێشانەش بێ. شێشەیەکی وەگەزم کردی 47 ساڵە بۆ مدەتەکەمە چارەسەر نابێت. ئەگەر ئەوە ڕوو بدا، ئەگەر ئەوەی ئێستا کە باز دەکەنەوە چەند ڕۆژە شەڕاوەساوەک پرزیدەنت ترامپ باسی دەکات، ئەوە ئەگەری ئەوەی هەیە کە ڕێککەوتنێک بێ بۆی گرژیەکان زۆر نەبنەوە، نەک ڕێککەوتنێکی کۆتایی، چونکە دەزانین کە کێشەکانی ئێران و ئەمریکا زۆر لەوە زیاترن. تەنگەی هورموز لەو ئاخریانەدا هاتەنێو باسەکەەوە لە ئاساسدا لە سەرتاوە مەسلەی بەرنامەی ئەتۆمی ئێران بوو، مەسلەی پرۆکسیەکان بوو و مەسلەی موشەکی ئێران بوو. ئەو سەیە بوون. وێ بڕای من پێم وانە ئەوەش وەک جارەکانی پێشوو پێم وانە سەر بکرێ بەو شتەی کە ئێران نایهوێت سەر بکرێت. باشە کاکچیا، وەکو ئاماژەت پێکرد سەرەتای جەنگەکە بوو ئەمانجانە دەستی پێکرد، بەڵام ئێستا تقریبان پێشتر هۆرمز ڕێڕەوێکی کراوەی نێودەوڵەتی بوو بێ بەرامبەر کەشتیەکە ناتوچۆیان تێدا دەکرد، بەڵام ئێستا پرسەکە لەوە دەرچووە. ینی ئێران ئەماژە بۆ دەکات دەڵێت گەشتوینەتە جۆرێک لە لێکتەگەشتن لەگەڵ ئەمانە بۆی کە ڕێڕەوێک دەستنیشان بکەین و لەژێر کۆنتترۆڵیەوەواندا دەبێ و پارەش وەردەگرن لە کەشتیەکان. ئەمە وەکو دەڵێ پێچەوانە نەکەوتەوە لەگەڵ ئامانجەکانی ئەمریکادا؟ ێکمان پێچەوانە کەوتوتەوە. ئێران ناتوانێت ئەو سەتەگەریەی کە ئێستا دێکە هەڕەشە لە دنیا دەکا، چونکە ئەو ڕێڕەوە جنابەت باسکرد شتێکی نێونەتەوەییە و ئەوە لە ڕێکخراوی نێتەوەی گرتوەکان لە پێشوودا قسەی لەسەر کراوە کە ئەوانە مافی هیچ دەوڵاتێک نین کە تۆ ناتوانانی باز لەوێ وەربگری. بۆیە ئەوەی ئێستا دێکە ئەو کارتەکە بەکاردێنێ تەنیا بەرجی ئەمریکانیە، لە ڕاستیدا بەرجی هەموو جیهانە، بەرجی وڵاتانی ناوچەکەشە، بەرجی وڵاتانی ئیسلامیە تەنانەت بەشێکی زۆری نەوت و وزەی جیهان لەوێ ڕادەڕوە. بۆ ئێران پێم وانێ بتوانێت ئەوەی بۆ بچێتە سەر ئەوە دەیکا، بەڵام لە تاکتیکی شەردا ئەمن پێم وایە زۆر کەس ڕەنگە پێیان وا بێ کە دەبوو ئەمریکا هێرشی وەکە و بەزبووی شتەکە تاوە بێ، بەڵام من بە بڕای من ئەوە تۆزێک زیاتر دەچێشێەوە. ئەو استراتیژیەی کە دۆناڵد ترامپ هەیەی تا ئێستا ئەگەر ئێمە زەیم بدەین لە سەرەتای شەڕەکەەوە، ئەگەر ترامپ لە سەرەتاوە چوو با شەڕەکی زۆر شەڕەکی گەورەوە بەجێران، بێگومان بازار شۆکێکی گەورەی بێ دەکەوت. بخۆ دەزانی بینەرانی بەڕێز دەزانن کە لە ئەوروپا و بەتایبەت لە ئەمریکا نرخی بێنزین گرانبێ، نرخی نەوت گرانبێ تاسییر دەکاتە سەر شوێندانەری دەبێت لەسەر ژیانی هەموو تارچێک و ئەوە خودی دۆناڵد ترامپ و تەنانەت کۆماری خوازەکانیش دەکاتە مەترسێکەوە. بۆیە من پێم وایە ئەو استراتیژیای ئێستا کە بەکارهاتووە لێدان و پاشەکشە، لێدان و ڕاگرتن، لێدان و ڕاگرتن تۆزێک ئاساییکردنەوەیە، ئاساییکردنەوەی شەڕە، بۆی کە ئەگەر شەڕەکی گەورەش ڕوو بدات بازار تووشی شۆشێکی گەورە نەبێت، نەوت و بێنزین زۆر گران نەبێت. ئەم شتەکەەوەدا بینم. کاکچیا، بەڵام دەبینین ئێران ئەوە چەند مانگە خۆی ڕاگرتووە بەرامبەر بە ئەمریکا. ئەمریکا کە خۆی بە زلێسترین وڵاتی جیهان دادەنێ، هەرواشە لە ڕووی ئابووری و لە ڕووی سەربازی و لە ڕووی تەکنەلۆژی و لە ڕووی ژیری دەستکرد و لە هەموو ڕووەکانەوە پێشەنگە. بەڵام دەبینین یعنی هەندێک دەڵێن لە جەنگی بەرامبەر بە ئێران لە هەندێک خوێندنەوەیدا بەهەڵەدا چووە تا ئێران توانیوێتی خۆی ڕاگرێ، لانی کەم بمێنێتەوە و کارتی فشاری بەهێزی لە بەردەستدایە کە لانی کەم ناوچەکە ناچار دەکا پەلە بکەن بۆی کە ڕێکەوتنی لەگەڵدا بکەن. شتەیە کاگران کۆ نابێت لە بیرمام سێمە ئەوەی کە ئێران خۆی ڕاگرتووە
لە بەرابەر چ شتێکدا خۆی ڕاگرتو. ئەو استراتیژیەی ترامپ بە من بەشێکی ئارزم کردی کە ئەوەی کە ئاساییکردنەوەی شەڕە کە شەڕ بەپلە بەپلێ بەشی دوو هەمی ئەوەی کە تێشیدا سەرکەوتوو بۆ ئەمریکا تا ئێستا ئێمە دەزانین لە سەرەتای شەڕەکەەوە بەشێکی زۆر لە وڵاتانی ئەوروپایی تەنانەت هاوپەیمانە نزیکەکانی ئەمریکا وەک بریتانیا و فەڕەنسا و وڵاتانە دژی ئەو شەڕە بوون و دەگەڵ ئەمریکا نەکەوتن. بەڵام ئێستا چۆنە شتەکە؟ ئێستا بەو ملهوڕیانەی کە ئێران دەیکا و من نادابوو هیچ بوتێژێک ئێستا بەشێکی زۆر ناتۆ و هەموو وڵاتانی دنیا هاتوونەتە پشتەری ئەمریکا، یعنی کۆدەنگێکیشی لەوە ساز کردووە بێزگەلەوەی شەڕ ئاسایی بکاتەوە کۆدەنجێکی ساز کردووە و ئەوە سیاسەتی هەڵی ئێران بوو بەڕاستی ئەو موشک بارانکردنەی وڵاتان بوو کە بوو بەهۆی ئەوەی کە وڵاتانە بێنێت پشتەری ئەمریکا. بۆ ئەوە مەسەلەیەکی دیکە زۆر گرینگە ئێران لە بەرابەر چدا خۆی ڕاگرتووە. ئێران هیچی نەماوە. ئێران ئەلحانەکانەیە تەنیا شتێکی کە بەدەستیەوە ماوە گەروی هورمزە و موشکەکانیەتی، هێزی دەریایی نەماوە، هێزی ئاسمانی نییە، هێزی نیزامی نییە، چەک و چۆڵەکی وای نییە. بەڵام هێشتا مەترسێکی جدی نییە لەسەر وڵاتانی ناوچەکە، لەسەر ئیسرائیلیش تەنانەت هێشتا مەترسێکی جدی نییە؟ بێگومان بەو موشکانی کە هەیەی بەو موشکانی کە ماوێتی مەترسێکی جدی هەم بۆ سەر وڵاتانی ناوچەکە هەم بۆ سەر ئیسرائیل. بۆ یارز دەکەم ئەو مەسلەی دەبێت کۆتایی پێبێ. مەسلەی ئێرانە و ملهوڕیانەی کە ئێران دەیکا ناتوانێت هەڕەشە لە جیهان بکە، ناتوانێت ئەو بازێکە وەری دەگرێت ئێستا تەنانەت باسی لە دورگەی هورموز لە تەنگی هورموزی جگە بگەڕین ئەلحان بە مەسلەی بابلمەندەویش هەڕەشە لە دنیا دەکەن ڕێوێکی دیکەوە. باشە بۆیە دنیای ئازاد دنیای پێشکەوت و ئەمریکا و ئەوروپاش ئەوە لە ئێران قبوڵ شێوەیە. ئەی لە سەردەمێکدا کە دۆناڵد ترامپ سەرۆکاتی ئەمریکا دەکا قسە یەکلاکەرەوە دەکا لە سەراستی گیان، پێدوان نییە هەندێک خوێندنەوە و معادلەکان گۆڕانکاریان بەسەردادیانی هەشێ لە شەو ڕۆژێکدا دۆناڵد ترامپ ڕێک بکەوێت لەگەڵ ئێراندا؟ دنیای سیاستدا کاک نەکۆ هیچ شتێک بەدوور نییە، هیچ شتێک نە 100% نە هیچ شتێک بەدوورە. بەڵام ئەمن بەو خوێندنەوەی کە هەیە وەگەزم کردی بەو ئەوەی کە کۆماری ئیسلامی ئێران ڕژیمی ئێران بناغەکەی لەسەر دژایەتیکردن دەگەڵ ئەمریکا و سڵینەوەی ئیسرائیل لەسەر نەخشەی دنیادا مەزراوە، ئەو حکوومەتە ئیدۆلۆژیە ناتوانێت ڕێککەوتنێک بکە. یعنی ئەقلانیەتێکی وەک حکوومەتێکی سیستمێکی ئەوڕۆیی نییە. تەنانەت ئێمە باسی وڵاتانی دموکراتیک ناکەین لە باسی وڵاتانی ئوروپایی. لە وڵاتانی ناوچەکەدا هەندێک وڵات زۆر وڵات دموکراتیک نین، دیکتاتۆرین، بەڵام پێبەندیەکیان هەیە بە هەندێک یاسا و ڕێسای نێودەوڵەتیەوە. ئێران ئەو یاسا و ڕێسایی قبول نییە. ئێران دەیەوێت ئەمریکا لە ناوچەکە بڕێتە دەرێ، ئێران دەیەوێت ئیسرائیل پسرێتەوە، ئێران دەیەوێت سعودیە و ئەوانە لە نێوبەرەیە. بۆیە بڕای من ئەو ڕێککەوتنەوە گەڕانکردی لەسەرەتاوە پێ دوای ئەم ڕۆیایی ماوە کاکچە پێ دوای ئەم ڕۆیایی ماوە، یعنی ئێسەش وەکو دەڵێ لە دڵەوە قەنەعاتی بۆما بێ مەرگ بۆ ئیسرائیل و ئەمریکا، یان نا ئێستا لەوە تێگەیشتووە کە دەبێت لەم دروشمە بگەڕێ. دەشببینین شەڕەکەش شەڕی ئیسرائیلە ئێستا ئەمریکا دەیکا، بەڵام ئەوە تا ینی دەبینین لە ئیسرائیل گەڕاوە تەنانەت موشکیشی پێوەنانێ موشک دەگرێتە ئەو وڵاتانی دیکە. ڕۆیاکە هەرماوە ڕۆیاکە ئێمە دەبینین کە مدیاکانی ئێران دەبینی قسەکانی بەرپرسانیان دەبینی. فەرماندەی سوپای پاسداران وحیدی چەند ڕۆژ لەوە پێش بوو کە باسەوەی دەکرد کەمە بەرەو سازکردنی بۆمبی ئەتۆمی دەڕۆی و ئەوەی کە نەتانیاهۆ شەڕەشەی لێکرد. یعنی ئەو ڕۆیایە هەرماوەتەوە، چونکە ئەو ڕۆیایە دەگەڵ سیستمی کۆماری ئیسلامیە. کاتێک کە ئەو ڕۆیایە نەمێنێت کەواتە ڕژیمی ئێرانیش نەماوە، یا دەتوانێت ماهیەتەکەی خۆی ئەو سیستەمە نامێنێ بە شێوەیەکی دیکە. بۆیە ئەو ڕۆیایە ماوەتەوە. بەڵام ئەوەی کە چەندیان بۆ دەچێتە پێشێ ئەمن پێم وانێ زۆری دیکە خایەنێ بۆ پێشبردننی ئەو ڕۆیایان، چونکە وەگەزمکردی جیهان پێشی ئەوە دەگرێت ئیزازەی ئێران نادا و ملهوڕیانە بکە. باشە کاکتیا دوا پرسیارم کوردی دارێکی باشی دۆخەکەی داوە، ینی دەکرا کورد خۆی بداتە دەست داواکارەکانی دۆناڵد ترامپەوە گەر داواکارێکی وای لە کورد کرد بێ، ینی بێتە بەشدار لە جەنگێکی وەها لە کاتێکدا معادلەکە لەوە گەورەترە دەبینین لە ڕۆژێکدا گۆڕانکاری بەسەردادێ؟ بەڕوای من کورد پێش هەموو شتێک دەبوو ئێمە ئەوە ببینە هێزێکی ببینە فاکتۆرێک لەو معادلاتەدا لەو شێشانەی کە هاتۆتە پێشێ کاتێک کە ئێمە فاکتۆر باین بێگومان تەسیرمان دەبوو. ئێمە لە بیرمان نەچێت زۆر کەس باخسیەوە دەکا بە کەڵەشینکۆ بەرهانەکانی شەڕی درۆن و ئەوە ناکرێت، بەڵام ئێمەی کورد هێزێکی دیکەمان هەیە کە زۆر لە موشک و زۆر لە درۆن زۆر لەوانە تەسیری زیاترە. ئێمە خەڵکی کوردستانمان هەیە
نزیک بە 15 ملیۆن کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان هەیە کە تۆ داوای ڕاپەڕێنێکی گشتی بکەی ئێمە دەمانتوانی بە بڕای من کە بەشێک لەو ئەو باڵانسە بگۆڕین بە شێوەیە ئەو باڵانسە بە قازانجی چون کە دەزانی ئێمە ئێستا ئەو شەڕا لەلایەکەوە ڕژیمی ئێران و گروپە تروریستیەکانیەتی لەلایەکی دیکەوە بەرەی هەموو ئەو کەسانەیە بەرەی ئازادی خواز و دموکراتی دنیان ئێمە ئەمە بەرەی ئەمە دەرفەتێک نادا ئەمە بیانێک ناداتە دەست کۆماری ئیسلامی ئێران ینی جینۆسایدی ئەو ناوچانە بکە بە بیانیەوەی تۆ لە جەنگدایە تۆ لی هەڵدەستی و شۆڕشی لە دژ دەکەی ئەنجش لەولاو ئەمریکا هێڵێ پێدوانیە دەبێ ینی حەقیش بین بە و هێز و لایەنە سیاسیانە کە ینی لەوەدا منطقیانە بوون کە نەیانتوانی وەکو دەڵێ ڕیشی خۆیان دەنە دەست دۆنەڵد ترەمپۆ. کاگران کۆماری ئیسلامی حکوومەتێک نییە کە بە عەقڵ و مەنتیق کار بکات. تۆ ئێستا بڕوانە هەرێمی کوردستان لەو شەڕەدا بەشدار نەبووە. هەمیشە حەولی داوە باڵانسێک ڕابگرێ قەت دژایەتی کۆماری ئیسلامی نەکردو هەرێمی کوردستان بەگشتی ئازاد دەکەم لە هەولێر لە سلەیمانی لە شوێنێکی دیکە. ئێستا زۆرترین موشک بەر هەرێمی کوردستان دەکەوێت، زۆرترین درۆن و بەرەوێ دەکەوێت، تێرۆر لەوێ دەکرێت. وڵاتانی عەرەبی قەتەر دۆستی خۆی بووە، عەمان دۆستی خۆی بووە. حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان خۆ هیچ شتێکیان نەکردە تا ئێستا کە ڕۆژانە دەدرێنە بەر موشک و ترۆر دەکرێن و ئەوە دەکرێن. بۆیە لەو حاڵەتەدا عەرزت دەکەم من تۆ ئالتەرناتیوت زۆر نییە کە بڵێ خاڵی یەکەم و دووهەم ناکەم خاڵی سێهەم دەگرمە پێش. یەک ڕێگات لەبەرە ئەویش ئەوەیە کە بە دڵنیایەوە لەبەرەی دموکراسی خوازی و ئازادی خوازی دنیای پێشکەوتوی ئەمریکا و ئیسرائیل و وڵاتانی ئەوروپایی دابی وە کۆماری ئیسلامی دەبێنەمێنێ چونکە هەر ئێستا ئێعدامەکان کە لەگەڵ ئەوەی کە لە شەڕدایە سەرەتای ساڵە و ڕۆژانە سێ کەس ئێعدام دەکرێت. دیوی دووەمی هیچ دەرفەتێک نەماوەتەوە بۆ دیوی دووەمی ئەوەی کە بۆ نمونە جۆرێک لە گفتوگۆی لەگەڵدا ساز بکرێت، جۆرێک لە ڕێکەوتنی لەگەڵدا ساز بکرێت، جۆرێک لە لێکتێگەیشتنی جیاواز ساز بدرێت. پێم وایە بەو مێژوەی کە کۆماری ئیسلامی هەیەی بەو ئەزمونەی کە ئێمەی کوردیش بە تایبەت کوردی ڕۆژهەڵات لەوێ هەمانە کۆماری ئیسلامی زۆر جار کە کەوتۆتە حاڵەتێکی زەعفەوە حاڵەتێکی شکانەوە گوێ دەچێت پێمان وە وەکە ڕەنگە وەک دەوڵەتێکی نۆرماڵ ئامادە بێ هەندێک امتیازدا بەڵام بە پێچەوانەی ئەوەی کردووە. ڕێبەرانی کورد لە سەردەمێکدا شەهید کران دکتۆر قاسم دوو بۆ نمونە کە شەڕی ئێران و عێراق تەواو بوو هەموو کەس پێوا بوو ئێران ئامادەیە ئێستا هەندێک امتیاز بدا بە کورد و ئەوە بەڵام بەداخەوە وا دەرنەچوو بۆیە من بە زەحمەتی دەبینم ئێستاژەوە بکرێت. بەڕێز کاکچی عالیا ڕۆژنامە و سپاس دەکەم لە ئەستە کۆڵمەوە لەگەڵمان بووی سپاس بۆ بەشداریکردنی لەگەڵمان.